ئاوات و حەز و ئاواتمان ئەوەیە کاقوبا بینین ئەم حزبە ئەم هاوپەیمانیە سەرکەوێ. ئێمەش ئامادەین پاڵ و پشتیەکەین لەبەرەوەی کاقوبات و کوڕی مامجەلالە ئەسڵە و فەسڵە گەلێ مهمە. بە خوێن و بە سقان و بە ژن و ماڵ و مناڵەوە هەمومان پشتگیریەکەین ئەم لیستی هاوپەیمانی، لیستی یەکێتی، لیستی سەوز، لیستی شەهیدان. زۆر خۆشحاڵ بووین کە جەنابی کاقوبات سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستان تەشریفی هێنا بۆ شاری باوەگرگۆڕ بۆ ناو کاکەکان لە سنووری خوارەوەی شاری کەرکووک کە ئەم سنوورە تا ڕادەیە بە عارمنشین ناوزەنگ دەکرێت، بەڵام کوردێکی زۆری لێیە و کاکێکی زۆر لەم سنوورەیە و هەر لەم سنوورەش کاکەی شێدێکی زۆری داوە. بۆیە ئێمە ڕاستی خۆشیەکەمان ئەمڕۆ زیاد ڕادەبەدەرە و لە کاتێکی هەسیارە جەنابی کاقوبات تەشریفی هێنا و هاندانی ئەو جەماوەری کردکەوە کە دەنگ بدەن بە لیستی هاوپەیمانی کوردستان.